با گفتوگۆکەمان بەردەوام بکەین لەگەڵ زۆر بەڕێز میران میری ڕاهێنەری دەرونی ڕاوێژکاری دەرونی. کاک میران بەیانی باش. بەیانی باش قوربانم، زۆر سوپاس دەکەم. چۆن ئەمە ئەم دەرون بوونە باسی لێکەن دەرون وایە و دەرون وایە. دەرون چییە؟ هەر بەجددی لە بوونی مرۆڤ چییە؟ بێت چی بێت؟ تۆ کوایە بڵێ بسیارە لە خڕمبوونە باسی مەچی ناکەن. ڕێک ڕۆحی ئینسانە کە چۆن بڵێ مرۆڤ کە دروستکراوەکەی خۆ دەوتۆ ڕۆح و عەقڵ و دڵ و بەڵام شتێکی زۆر زۆر گەورە کە ئێمە هەستمان پێ نەکردووە لە چەند ساڵی ڕابردوو کە لەمە خێرەخێرانە بۆمان دەرکەوت، ئەویش دەرونی ئینسانە. یعنی تۆ کێشە جەسەدەکان نەبیندرێ، بەس کێشە دەرونەکان نابیندرێ. و بەشێکی زۆری ئەو نەخۆشیانی کە ئینسانیش تووشێ بێ لە نەخۆشە دەرونیەکانەوەیە. بۆیە کات خۆی کە ژنێک نەخۆشیێکی دەرونیە بوو وایە نەزانیە مە شێت بۆ یان منە سحری لێکرایە نازانم چی ئیتر دوای لەمە خێرەخێرە و لە پێشکەوتنی تەکنۆلۆژیا بۆیان دەرکەوت کە کێشە دەرونیەکان زۆر زۆر گرنگترە چارەسەر بکرێت لە نەخۆشیەکانی تر. بۆیە بەجددی لەم سەردەمەی ئێستا وەلەو کوردی خۆمان کەمێ ئێهمالە بۆ مۆزوعە، زۆر گرنگی بە لایانی دەرونی و ڕاوێژکار و دکتۆری دەرونی نادەین و ئێستا تا حەدێ خەڵک باشتر بۆتەوە ئەگەر نا چەند ساڵێ لەمەوبەر ئەگەر کەسێ بچووە بۆ لای دکتۆرێکی دەرونیان شێت بووە. بۆیە نەیانەوێرا تەنانەت ئەم نەخۆشیان یانم کەسێک کە کێشێکی دەرونیە بیبەن لای دکتۆرێک لەبەری لەوا ترسان خەڵک بڵێن کچەکەیان یا کوڕەکەیان شێت بوو. بۆیە زۆر زۆر گرنگە کۆمەڵگە ئێمە گرنگی بە بابەتە دەرونیەکان بدە و ئەگەر تۆ دەرونت مرتاح بێ لەوانەیە لە زۆر نەخۆشیش دوورکەویتەوە. بۆ ئێستا لای هەرچە دکتۆرێ کە نەخۆشی شەکرە بێ سەرەتان بێ هەر مۆزوعێتر ئەڵێ هەوڵ دە زۆر خەفەت مەخۆ، هەوڵ دەوا مەکە. لەبەرەوەی ئینسان لە خەفەتێکەوە تووشی زەڵتەیەکە بێ، لە خەفەتێکەوە تووشی شەکرە و زۆر زۆر بابەتی ترە بێ. بۆیە زۆر زۆر گرنگە ئێمەمانان بچووکەکان و گەورەکان و بڵئەخەز دایک و باوکەکان گرنگی بە دەرونی مناڵەکانیان بدەن. ئەگەر دەرونی ئەو مناڵە دروست بێ دڵنیا بە کە گەورەشە بێ ئینسانێکی دروست و کامەڵی لێ دروستە بێ. زۆر باشە. با بە ڕێژەی وەریگرین ئەتوانی پێمان بڵێ ڕێژەی دەروون چەندێکی جەستە و ژیانی مرۆڤی پێکێناوە؟ ینی بۆ نمونە لە بابەتە نەفسیەکە یاخود لە بابەتە زانستەکە باسێکە 125 بەرەو سەریشەوەی شتی وا هەیە ینی جەستەی مرۆڤ ئەو ئەزای مۆزوعەکە چیە؟ ئێستا نمونەمە دڵ و ڕیخۆڵە و مەعیدە و نازانم چی ئەمانە هەمووی ڕەبتی بە دەروونەوە هەیە. ئەو نمونە ئەو ڕێژەی تۆ باسێکی کاڵی 125 بەس من ڕێک بڕێک ئەلێم 150 لەبەرەوەی ڕۆح شتێکە نابیندرێ و عەلمیش نەی سەلماندووە. باقیەکەی چی ماوەتەوە؟ جەستەی ئینسانەکەیە، عەقڵێتی، دڵێتی، ڕوحێتی، جسمێتی، پایەتی، قاچێتی لەگەڵ لایەنە دەرونێکی. لایەنە دەرونێکە ڕێکخستەوە جەستەش زۆر زۆر ڕێکە بێ. ئەگەر لە لایەنە دەرونێکە مرتاح بووی ئەو کاتە بەویستی خۆ دەچی وەرزشەکەی، بەویستی خۆ دەتوانی سەیتەڕە بکەیت لەسەر خواردنەکانت، بەویستی خۆت ئەو کێشانەی کە بۆ خۆ دروستیەکەی یان ئەو زەرەرانەی لە خۆت یا لە دەور و بەرێدەی لایەنە دەرونێکەیە. هەموو کێشانەی کە ڕۆدا لە چیوە؟ لە جەستەیە. کەست بینیوە دەستی ژام کا بڕۆ لە کابرای بدە؟ ئەو شتە نابینین. کەست بینیوە نەمەنە نەخۆشیەکی دڵی هەبێ بڕوا پیاوە بکوژێ یا لە ژنەکەی بدە یا لە مناڵەکەی بدە؟ هەموو مەشاکلەکانی دنیا دەرونیە. تا لێ بردن نەکەم ئەو 50 گۆڕم بۆ 75 لەبەرێکە تو مۆزوع دەرونیەکە زار ساختەکەمێکی 100% زۆر زۆر دەفهمکەم لەبەرەوەی سێکە مۆزوعەکانی من لەناو بابەتە دەرونیەکەم. بەڵام ئەگە هەر کەسێ لە جێی من کە لە دەرونی ئینسان تێبگا ئەگە بتوانێت سەیتەڕە بکاتە سەر لایەنە دەرونیەکەی ئینسانێکی زۆر کاملە بێ. ئینسانێکی ئەتوانێت پارەی باش پێ بکە، زەواجێکی سەرکەوتوو دروست بکە، مناڵەکانی باش پەروەردە بکە، لە پەیوەندیەکانی خۆی، لە سەحەتی خۆی. کاکە سەحەت پێویستی بە چییە؟ خواردنێکی باش، وەرزشێکی باش، ئاگاد لەو شتانە بێ کە خراپە، سەرمان نەبێ ڤایرۆس لێدەدا. ئەگە تۆ لایەنی دەرونیت مرتاح بوو ئەمانە زۆر بە ئاسانیەکی. کەسێکە قەڵەوە بێ ناتوانێت لایەنە دەرونەکەی زاڵ بێ بەسەریە، بۆیە چێ پەلەمانی خواردنەدە، پەلەمانی مەشروبەدە، پەلەمانی ئیشی خراپەدە. زۆر باشە. بابینە سەر بابەتێکی خۆمان، ئەویش بابەتی توانای مامەڵەکردن لەگەڵ کێشەکانە. بێگومان بە کێشەکانە پۆڵێنی بکەین. کێشە خێزانەکانمانەیە، کێشە خوێندن و بابەتە ئەکادیمیەکانمانەیە، کێشەی سەرکارمانەیە، تەنانەت کێشەی سەر شەقامەکانمان هەیە، کێشەی بینی هاوسەرانمان هەیە. جاروای کێشەی ئەها دەبینین لەسەر زەوی زار فڵان کەسیان وا لێ کرد. چۆن ئێمە مامەڵە بکەین لەگەڵ کێشەکانە و چی بکەین کە پێشەوەی کێشەکە ڕووبات ئێمە درک بەوە بکەین کە ئەم کێشەیە هەیە ئەبێت چارەسەرێکیشی هەبێ. زۆر کات
کێشەکە دروستە بێ وازانتر تاڵێ من چارەسەری نییە زۆر کات لە نێوان خەڵکاڵێ نا بەخوا ئەگەر ئەوم بۆ نەکاتەوە وای ناکەمەوە کێشە چییە خۆی لە بابەتە دەرونێکەیە خۆی چەند تێڕوانینێکێ تیۆریەکێ دەرباری کێشە بەشێک لەوانی کە دەرونیان زۆر ڕخاوە کێشە وەکو نەکبەتیەکە بینن کەمە لەگەڵەمانە نیم بەشێکی تر کە ئەتوانن سەیتەڕە بەسەر دەرونی خۆیان بکەن هەر کێشەیە کە دێتە ژیانیانەوە بە نەزرێکی زۆر جوان سێرەکەن ئەڵێن چی ئەڵێن ژیان ئێمە بازنەیەەکە کێشە لێرە کە دروستە بێ ئەگەر بتوانین زاڵبین بەسەر ئەم کێشنە ئەم کێشەیە دێتە ناو بازنەکەمان وکو معلوماتی بازنەکەمان گەورەترە بێتەوە یعنی من کە سایقی نازانم سایقی کێشەیە بۆ من ئەوری نازانم بەڵام ئەگەر سایقی فێربوو من فێربوونێکم زیاد نەکرد لە خۆمە سکێڵێکی ترم بوو زیاد نەکرد یعنی منە ئینگلیزی ئێستا من بەرامبەر کەسێ دامشم ئینگلیزی فوت بێ من نەزانم یا لە شوێنەکە ئینگلیزان بۆ من عیبێ ناشرینە کێشەیە بۆ من کە حەلم کرد کە خۆم فێر ئینگلیزیەکە کرد کاتە من بازنەی معلوماتەکەی خۆم گەورە کردەوە و خوای گەورە کە کێشەیەکشمان بۆ ئەنێرێ هۆکارەکەی وێ ئەوێ شتێکمان فێرکات یعنی مناڵێک کە بینی لە تەمەنی 17 ساڵی لە 14 ساڵەوە لە دەرەوەی مشکلی هەبوو لەگەڵ برادەرەکەی ئیشی کردووە لەگەڵ ماڵەوە هەندێک مشکلی هەبوو لە خوێندن مشکلی بوو سێرێک ئێمە 17 ساڵ نییە لەبەری بە کەندی کێشەیە تێپەڕیوە بەزدی مێشکی ئێمە کە هەڵەسین لە خەو ئەم مێشکە پێویستە ماندوو بکرێت یانەوە تا خۆمان ماندوویەکەین بە بابەتێکە فێرە بین یاوە تا خوای گەورە مەجبورمانەکە ئیش بەم مێشکە بکە بۆیە کێشەیەکمان بۆ نێرە حەلیکە و ئۆتۆماتیکن کە ئەو مشکلیە حەلەکەی ئەگەر برادەرێکم بێ و مشکلی هەبێ زۆر باسانی بۆی حەلەکەم یان کێشەی داهاتوو ئەزانە من کێشەکەی پێشووترم حەل کردووە بۆیە زۆر بە ئاسانی کێشەکەی تر حەلەکەم ئەگەر بەم نەزڕەیە سێر مشکلەکان و سەر کێشەکانی خۆت بکەیت کامە معلوماتە زیارەکە ئەزمونێکە بۆ تۆ کتێبێکە بۆ خۆی یعنی من ئەم معلوماتانی کە هەمە مانایەوە نییە کە من لە تو زیاترم خوێندوتەوە و مانایەوە نیە من لە تو زیرەکترم یا کەسانی کە ڕاوێژ لەمە من مشکلم لەوان زیاتر بینیوە من لە تەمەنێکی بچووکۆ نەناو مشکلە و کێشە و برادر وای کردو فڵان وای کردو لە ئیشەکەوان بۆ خوێندنمەوە بوو ئەمانە وای کردووە من ئەمانەوەکو معلوماتە کۆ بکەمەوە بکەمە مێشکی خۆم بتوانم یارمەتی کەسی تردم لەوانەیە کەسێ لە من زیاتر کێشەی بینی بێ بەڵام وەکو قوربەسەریەک سێری کردووە وەکو نەکبەتیەک سێری کردووە بۆیە لەوانەیە هیچ شتێکی لێ فێر نەبوو بێت وڵا ئەوە زانیاریەکی باش بوو لە بازنەکەت گەورەترە لە بازنەکەت گەورەترە بیت ئەوە جوانە چونکی زۆر کاتە و کێشانەکە دروستە بێ بۆ نازانین چۆن ئەسڵان مامەڵی لەگەڵا بکەین بەزێک نقطەی زۆر گرنگەیە ئەسەن منە ژنومێردێک مشکلێکیانەیە یا من هەموو جا کە کەسێکی تازە ناسمیان ڕەفیقەکەم و جا شتێکی پێڵم ئەڵێ من تۆ مشکلێکمانەیە ئەگەر بتوانین بەسەر مشکلەیە زاڵ بین قەت نایەتەوە ڕێگامان باشە بەزان بروسلی قسەیەکی زۆر جوانیە لێ ئەگەر شتێک هاتە ژیانتەوە مشکلی هاتە ژیانتەوە ئەگەر بتوانی بەسەر یازاڵبی ئەوە نایەتەوە بەس ئەگەر بەسەر یازاڵ نەبی هەموو ساڵێ مشکلێ دێتەوە ڕێگات شخصی وا هەیە لێ من 6 پەیوەندیمە بووە لە هەر 6 پەیوەندەکە مشکلێکم هەبوو نمونە خۆم بۆ ڕاناژیر یا تۆڕەم یان مەزاجیم کاتە ئەم مشکلەی بە شێوازێکی جیاواز دێتەوە ڕێگات هەتا حەلێکی شخصی وا هەیە لە 30 ساڵی حەلێکە هەیە لە 40 ساڵی حەلێکە هەیە لە 17 ساڵی حەلێکە کە حەلت کرد بازنەکەی تۆ گەورە بێتەوە جوانە بۆیە ئەم کەسە کە کێشەیەکی زۆر بەسەری هاتووە کە زاڵ بۆ بەسەری کە دانیشی لەگەڵ کتێبێکە بۆ خۆی پڕ معلوماتێک چات جیبیتیەکە بۆ خۆی بۆیە من زۆر خۆشحاڵە بم کە لەگەڵ کەسێک دانیشم ئەزمونێکی هەیە لە مەشاکل و کێشە و نازام چی بۆیە کابرایە کە بە ئازایەتی خۆی لە سفرۆ دەستی پێکردووە و کە ئێستا ملیۆنێرەیەک دنیا کێشە و مەشاکلی بینیوە قسەکانی ئەم زۆر گرنگترە بۆ من وەک لە قسەی کتێبێک وەک لە قسەی کابرایەک هیچی تێ بەسەری هەندێک کتێبی نووسێتەوە لەسەر بابەت بۆیە کێشەکان ئەزمونێکن و ئەزمونیش لە کتێب و لە هەموو شتێک گرنگترە ئەوە شتێ جوانە جار وایە کەسێک هەیە کێشێکی زۆری بەرەو ڕووبۆتەوە وەکۆکە کێشێکی بەرەو ڕووبۆتەوە لە کێشەکە ڕاکات ناوێت کێشەکە بەریکەوێت جا هەموو کات و توانە ئەگە تۆ ڕۆبەڕووی کێشەکە نەبیتەوە چارەسەریش نابێ دوایەوەش دێتەوە ڕوت هەر دێتەوە سەلامێکت هەر لێەکە زاو سەلامە زۆر ناخۆشە حراستەکە و ڕاڕێتە دەرەوە چی بکەین ڕوبەڕووی کێشەکان بینەوە خۆمان بگونجێنین ئەگەر زاڵیش نەوین هیچ نەبێ خۆمان بگونجێنین لەگەڵە کاگاوارجان مۆزۆ ئەوەی کە من لە ئەزمموی خۆم باسە شتان ناکەم یعنی ڕۆژێ ڕۆژان هەندێک مشکلم هەبوو هەندێک شتە بۆ خۆم لی جێلی داوە یان وستومە ڕابکەم حەلی نەکەم بەڵام هەر هاتۆتە ڕێگام یەک حەلێک تەیە تۆ لە ژوورێکای لەگەڵم مشکلێت یا زاڵەوی بەسەری یاد کوژێ هیچ حەلێکی ترت نییە
یعنی ئەم مشکلێ ڕۆژ بە ڕۆژ لێت گەورە بێتەوە دەرونیان وێران دەکات لە پەیوەندەکان دوور دەکاتەوە لە خوێندن دوور دەکات ناڕۆ بە ڕووی بەڕۆ ئێستا من تەلەبەیەکی پۆلی شەشم ویزاریم و ئەبێ بخوێنم ڕاکردن لی خۆشە بەڵام لە کۆت هەرە بێت تەواوی بکەم هەرە بێ بڕۆمە ژووری ئیمتیحانەکەم کەم لی دەرچم هیچ حەلێکی ترت نییە و کێشەکە ئەوە نییە کە من وەکو تاکێک کێشەیەکم هەیە ڕابکەم لێ کێشە گەورەکە ئەوەیە کە تۆ مشکلێت لەگەڵ شخصێکە هەبێ کە تۆ لە یەک ماڵابی ئەم ڕاکردنە زۆر مشکلێ لەبەرەوەی بەس خۆت و خۆتی 2 ساڵ 3 ساڵە خایانێ کێشەت نییە بە تاقی تەنێ سینگڵی بەس کە لە عایلەیەکە بووی منە مناڵەکەت کێشێکی بوو یان دایکت یان خێزانەکەت ئەمە ئەبێ حەلکردێ ئەبێ ڕۆبەڕووی بیتەوە ئەبێ ئەوەنە جورئەتت هەبێ و ئەو کەسانەی لە کێشا ترسن بام قسەی لە منەوە بگرن هەتا ئەو ڕۆژەیە بن تووشی کێشا بن کێشە شتێک نییە بڵێ ئەم ساڵ تووشم بوو ساڵێتر تووشم نابێ تۆ چۆن من لە پۆلی 5 هەندێک بابەتە خوێنم لە پۆلی 6 بابەتت خوێنم دوای چمە زانکۆ بابەتی تر خوێنم دوای کە زانکۆ تەواوەکەم ئەچم خەریکی ئیشە بم خەریکی بابەتێکی تر ئێمە هەتا ئەو ڕۆژەیە برین خۆی گەورە کێشەیەکمان بۆ نێرێ لەبەرەوەی عاقڵ نین ئێمە خۆمان بە دوای فێربوونەوە بین مێشکی خۆمان ئیش پێ بکەین بۆیە خۆی گەورە مشکلەمان بۆ نێرێ بۆی حەلی بکەین و بۆی زیرەکتر بین و لە شتەکان تێ بکەین بۆیە هیچ حەلێکی تر نییە لە ڕاکردن و ئەو کەسانەی لە کێشەکان ڕاکەن جێی سخەنین و ناتوانی لەگەڵیانە بژی و ناتوان مەسئولیات هەڵگرن ئینسانێکە نازۆرن کوڕی دایەوە باوان ئەیانێ هەموو کەسی تر مشکلەکانیان بۆ حەلکە بەس لە کۆتاییان کەسا بێ خۆی ئەو مەسئولیاتە هەڵگرێ و بەداخەوە و زۆرێک لە کۆمەلگا خەڵکی ناو کۆمەلگاکی خۆمان تەمەنێکی گەورەشی هەیە لە مشکلەکان ڕاکە و ئەیکاتە سەر کەسی تر خۆی بە خەتابار نازانێ هەتا تۆ خۆت خەتابار نەکەی خۆت بە تاوانبار نەزانی تۆ ناتوانین ڕۆبەڕووی کێشەکان بیتەوە و ئەکسێپتی بکە مەشاکلێک کە هاتەوە ڕێگەم ئەبێ حەلیکەم باسی بابەتت کرد جوان بوو چۆن خۆمان بە بەرپرسیار بزانین لە کێشەکان بۆ منە غەڵەتێکەکەی ئەجا هەموو جار باسەوە کرێ ئینگلیز کە غەڵەتی کرد بڵێ غەڵەتم کرد بەڵام ئێمە هەمیشە لە بابەتە ئیداریەکان لە بابەتە کۆمەڵایەتەکان تەنانەت لە مناڵیەوە تا ڕادەیەک وا فێربووینە ئەگەر غەڵەتێکمان کرد جامێکمان شکان بڵین من نەبوومە بەڵام ئەگەر بڵین من بوومە ئەم دوانە چۆن ڕەبتکەین چۆن ڕێککەینەوە لە ژیانمانە خۆی ئەما گرێتەوە سەر مناڵی من ینی بەداخۆ ئێمە لە مناڵی وا فێرکراوین کە نابێ غەڵەتکەین ینی کە لە سیستەمی خوێندنەکەی ئێمە شەر وایە کە غەڵەتکە دەرەجەت لێ ئەشکێنێ کە ئەم ساڵ نەر خوێند ئەمێنیتەوە براتەکان بەجی دێن خۆی ئاسایی ئەمڕۆ غەڵەتکە واگەر لە مناڵی ئەمە بکەنە مێشکی ئێمەوە و سیستەمی خوێندش ئەمە بکاتە مێشکی ئێمەوە غەڵەتکردن شتێکی نۆرماڵە کاگاوارە لەبەری خۆی گەورەش ئەڵێ ینی کل بەنی ئادەمین خەتا باشە بەڵام ئەبێ غەڵەتەکانمان چاکەینەوە و ئەبێ لە غەڵەتەکانمان فێربین بڕوام وایە هەر کەسێک کە غەڵەتی کرد لە غەڵەتەکەی خۆیەوە فێر بێ ئیترم غەڵەتە دووبارە ناکاتەوە بەس ئەگەر من چاوم لە باوکم بێ باوکم چاوم لێ سوور کاتەوە مامۆستاکەم چاوم لێ سوور کاتەوە فڵان ئۆفیسان چاوم لێ سوور کاتەوە کۆمەلگا بڵێ تۆ غەڵەتت کردووات کرد ئیتر منیش لێم چیە لێ من نەبوو لەسەر تاوانەکە خەڵکم گرتووە لەسەر تاوانەکە بە چاو خۆم شتەکەم لێ من نیم یعنی ڕۆژێکە ڕەفیقێکم باسەوەی کردیت لەگەڵ کوڕێکان لە پەیوەندیە بووم چاتەکەم بینی بوو ئەیت ئەوەنە بە جوانی درۆکەی بۆمە کرد خەریب بوو قەناعەتم کە ئەم نییە برادەرێکێتی یعنی بەزی ئەمە حەل نییە ئەوە جارێت درۆت کرد جوان درۆت کەسیان درۆت کرد واز لە خەڵک بێنە یعنی ڕۆژێ لە ڕۆژان تۆ غەڵەتێکی کەس ناتبینێ ئەی خۆت تۆ خۆت چۆن بۆ مرتاحەبیکە درۆیەکت کردو یا لە کێشەکانە ڕاکەیت بۆیە ئینسان زۆر گرینگە بگاتە ئەو خەناعەتەی منە بێ ئەم مەسئولیاتە هەڵگرم تۆ چیت لەسەرە عیبادەتی خۆی گەورە لەسەرە ئەو حەز و ئارەزوانەی بۆمان دروستە بێ خۆمانی لێ بگرین و ئەو شتانی کە خۆی گەورە ئەهێنەتە ڕێگامان تەحملی بکەین و بەردەوام بین لە ژیان قسێکی زۆر جوان هەیە ئەلێ ئەوەی ئەم دوو ڕستەیە جێبەجێ بکە ئەو دنیای مسۆگەرە نقاوم ما نحب ونتحمل ما نكره يعني مقاومة أو شتانە بکەین کە حەزمان لێیەتی ئارەزووە نەفسی من کە شەیتانێک هانمەدا هانی نەفسمەدا بەوشە خۆم بگرم و تەحملی و کێشە مەشاکلانە بکەم کە هاتۆتە ڕێگام هەر ئەوەنەیە تەحملی کە و هەوڵ دەزاڵ بە بەسەریە شخصی وهەیە کاکە دەسوپەی نییە ئەژێ شخصی وهەیە مناڵی نابێت شخصی وهەیە نابینایە یەک دنیا مەشاکلی زۆر گەورەتر هەیە وەگلۆی من لە ڕوبەڕووبوونەوەی ئەوە بترسم کێشەیەکم لەگەڵ خێزانەکە بێ ترسیۆمە بێ داوای لێبوردنێ بکەم یان ئەم مەسئولیەتە هەڵ نەکەم کاکە تۆ پیاوی تۆش ئافرەتێ بێ ئیشەکانی خۆتکەی بۆی هەرەوەنی هەز بە مەسئولیاتەکە بکەی بتوانین ڕوبەڕووی بیتەوە
ئەمە ژەکەوێتە سەر و بابەتی دەرونی کە لە سەرەتاوە باسمان کرد ئەگەر ئینسان بتوانێت دەرونی خۆی کۆنتترۆل بکە زۆر بە ئاسانی بەسەر ئەمانە تێپەڕە بێ بەڵام ترسێک هەیە پێی عیبە ئەترسێ بڵێ من غەڵەتم کرد یعنی من چۆن غەڵەت ئەمە غەڵەت ناکەم کاکە توو چی تۆ ژۆکوی ئەمە مرۆڤی خۆ مەلایکەت نی تەکنۆلۆژیا ئێستا هاتووتە ژیانی هەمومانەوە کێشەی زۆریش بۆ دروست کردوین تەنانەت ئەتوانین بڵێن حاڵەتی دەرونی زۆر دروست کردو کە تۆ سەری مۆبایلەکەتەکەی ئاها ئەڕۆی سێرەکەی ماڵی خانوویە جوانی پارە نازانم هەموو ئەو خواردنی خۆش هەموو شتێک ڕەفیقەکەی یاخود برادەرەکەی یاخود ئەیبینی ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن خەریکی ئەو بابەتانن ئەوانەی کە کوردەوارە لێها بەختەوەرن لە ژیان بە ڤیدۆ بەختەوەرن وانێ لە پشتەوە زۆر کێشیان هەبێ چۆن ئەو کێشەی نەبێتە کێشە بۆمان لە ئینستاکەی خۆمان لە فەیسبووکە ئەیبینین ئەمە چی لێ بکەین زۆر کات خەڵکەڵێ خاصن ئەم ساڵ ئەو ملپێچە سوورە نازانم بۆ ئەیانگوت بۆتە ترند ئەم ترند و کێشە دەرونیانە چی لێ بکەین چۆن خۆمان بگونجێنین لەگەڵیان ئەمشەو لەگەڵ برادێکمانە باسی ئەومانە کرد باسی حاڵی خۆمانە کردین من خی گەورە لە مۆزۆیەکە شتێکی پێمداوە و سیارێکی جوانتری هەیە و پارێکی باشتری هەیە من وەکو خۆم نازان بەهۆی ئیشەکەمەوەیە بەهۆی ئەو ژیانی منەوەیە بەرکەوتنم لەگەڵ هەموو چین و توێژەکانە کەسی زۆر دەوڵەمەند مۆڵتی ملیۆنێر کەسی ئاسایی مامۆستا مهندس لەگەر هەر هەمووی مشکلێکی هەیە هەموو شتێکی هەیە خەفەتی پێخوا یعنی شخصی وا هەبووە لە خوایە بە زیادبێ هەموو شتێکی هەبووە بەڵام ئەید لەوانەیە ئێستا من خەوم بۆ بینم ماڵێکی زۆر بچووک و ئارام و ئاسوودەمە بێ شخصی واشێ ئۆڕەدی دەوڵەمەنە ژیانیشی زۆر خۆشە مۆزوعەکە لەسەرەوە نییە کە ئەم هەیەی و ئەمنیەتی مۆزوعەکە لەسەر قەناعەتە کاگەوارە ئەو برادەرەمە یوت من برادێکی خۆمێ ماشەڵڵا لێ بە زۆریان هەیە باش خەفەتە گەورەکەی چییە و کابرایە ئەلێ دەوڵەمەندەکەی برادری پرۆژەیەکی کردوتەوە کە ئەمێشتام ئەو تواناییەوە بیکاتەوە ئەوی لە کۆتایە شخصێکی تر هەیە چاوی لێ بێ یعنی ئێمە هەمومان چاومە لە ژیانی کەسێکی ترە بە دەوڵەمەندەکانیشمانەوە باوانی کە زۆر جوانیشن بۆ کچانی کە خۆیان بە دنیا نادەن لە کۆتایە و کچی کە زۆری جوانە و کە دەرکەوتۆ لە سۆشال میدیا سەر و ملیۆن 2 ملیۆن فۆلۆوەرسیە سەیری ئینستاگرامەکە کچێک لە خۆی بینێ جوانتر من یەکێک لە خۆم بینم زیرەکترە کابرایەکی ئیماندار پیاوێکی ئیماندارترە بینێ لە خۆی کە ئیماندارترە ئەگەر ئێمە قەناعەتمان هەبێ بۆ شتێک کە هەمانە و قەناعەتمان بە شتێکی زۆر گرنگە بێ خۆی گەورە لە هەندێک بابەتە منی زۆر زیرە کردووە هەندێک علم و معریفەتی بە من داوە لەوانەیە بۆ پارەی دابێ بۆ سەحەتی داوە باشە من لەو ماوەیە لە بەرنامەیەک بووم کە من و کاک بەرۆز بۆ ئەو ڕۆشت من کە تەرجمەمان بۆیانە کرد لە بینی ئەو گروپە کە عەرەب بوون ئەمانیش کردوون کچێکی 12 ساڵ نابینایە هەموو قورئانی لەبەرە سێ خۆمە کرد ئەدەی شەرمێکە بۆ من ئەو بۆ تەمەنە بچووکە و نابیناژە ئەو توانێ هەموو قورئان لەبەرکە ئێ مشکلەکەی زۆر گەورەترە من الحەمدولillah چاوم هەیە بەڵام ئەو توانایەکی هەبوو کەەوە من نیمە بەم چاوەساغانەوە بۆم چاوەساغانەوە کە ناتوانین کاڵوانەی ئیمانداریش بین مەبەستم لێرە چییە ئەگەر بێت و قەناعەتمان بۆ هەبێ خوای گەورە هەندێک شتی بە منداوە و بەم شتانەی کە هەمە قەناعەت بکەم و دڵم خۆش بێ و سوپاسگوزار بم چکە ئینسان کە سوپاسگوزار دەبێ بەرامبەر خوای گەورە بەزی هەز بە تامی ئەو نیعمەتاکە هەز بەم سەحەتی خۆیەکە هەز بەم معلوماتەیەکە کە هەیەی هەز بەم ژیانەی خۆیەکە بەس کە سوپاسگوزار نەبووی بڵێ وەڵاهی ئەو لە من باشترە یا لە سۆشیال میدیا ترندێک کە بینم باوەکو خەڵک بکەم ئەلێرە قەلەقیت بۆ دروستە بێ و حەزی ئینسان بێسنوورە یعنی سێکە فرۆید دەڵێ چی ئەڵێ هەموو حەزێک کە دروستە بێ هەموو شتێک کە ئەمێنرێ دروستە بێ لەگەڵ یا قەلەقیەک دروستەکە لەگەڵ گەیشتنێ ئەڵێ هەتا بەو شوێنە نەگەی منەوە قەلەقی هەرماوە یعنی کە منێکێک کە بینم سیارێکی لە من باشتری پێە ئەگەر حەزم بە سیارەکەی ئەو بێ من لێرە تووشی قەلەقیە بوو ئەم قەلەقیم نامرێ هەتا نەگەم بەو حەزە باش ئەگەر ئاسوودە بم و قەناعەتم بە سیارەکەی خۆ ببێ ئەم حەزە دروست نابێ کە ئەم حەزە دروست نەبوو ئەو کێشە و مەشاکلی کە تۆ باسێکی و لەگەڵ قەلەقەکە دروست نابێ کۆمەلگای ئێمە بۆ ناسراوە غیرەی زۆرە هەر بابەتی میدیایەکە یاخود بە کۆمەلگای ئێمە پێڵێن حەسوودی فڵانکە زۆر حەسوودە فڵانکە زۆر چاوی پیسە فڵانکە زۆر ئەمەیە ئەمە چۆن جێبێتەوە لە بابەتە دەرونێکەوە چۆن خۆمان بپارێزین لەو بابەتە قەیچێکە ڕەفیقەکەم سیارەکەی لە من باشترە بزنزەکەی لە من باشترە بڕوانامەکەی لە من باشترە ئەمە چۆن قەناعەت بە خۆمانکەین یاخود بابەتی غیرەکردن لە لای
ژنان لە زۆر بابەتە ینی ئەمە چۆن هەوڵ بدەن خۆیان بگونجێنن لەگەڵەوە ژینگەیە ڕازی بن بۆ کوردەوارە لێ ڕازی بە بۆ بەشی کاتە بەڕەکەی خۆت پێدڕاکەش. مۆزوعی غیرەکردن لە پیاویشە هەیە بەڵام لەوانێ لە پیاو کەمتر ئەم شتە دەربڕێ بەڵام لە ناخی خۆیانە هەمانە و بەزدی هەندێک جار دوونەوە غیرەکردنە بینم من ئیسا منوەکو خۆم منوەکو نەک حەسوودی نەغیرە بەس بەجددی کەیەکێک ئەبینم لە من زیرەکترە غیرەیەکی لێکم بەڵام غیرەکەی من چۆنە ئەسمە بن سەرەوە ڕێگەهای گوێی بۆ ڕاگرم ئەمێ ئەوی پێتی منیش بیزانم و حەزەکەم ئەو لە من زیاتریشی هەبێ چکە چەندێک زیاتر بزانم بە ئاسانتر من دەستمەکەوێت بازنەکەی تۆ فراوانتر ئاسانیش دەستمەکەوێت وەیە کە ڕەفیقێکمە بوو کە کتێبە خوێن ئەی تۆ بیخوێن و دوای بۆم باسکە خۆ ئەو شتەکە زۆر بۆ ئاسان من هێلکەکەی بۆ پاکەمەوەی دەمێ وەیە کەیەکێکە بینم لە من زیرەکتر حەزەکەم بڕۆمە بنسەری و بزانم چی ئەزانێ و چی نازانێ بۆ حەزم بە ئینسانێکەکە بزانێ ئەگەر تۆ بەم چاوە سەیری غیرە بکەی ئەگەر کەسێک ببین لە تۆ باشترە حەز بکەی وەکو ئەوت لێبێ و لەویش باشتر بی و ئەو کەسە زیاتر یارمەتیتەدا بەس من بمێ ئەو بشکێنمەوە بۆی خۆم دەرکەوم ئەمە زۆر ناشرین ئەمە ئینسانیت نییە هین دوو ڕێگاتەیە ئەم خانوویەکی لە تۆ بەرزتری هەیە یاوەتە خانۆکەی ئەمە ڕوخێنی ئەوی تۆ بەرز دەرەکەوێت یاوەتە تۆ شتێ لەو باشتر دروستەکەی ئێمە تااقەتی ئەمەمان نییە خۆمان بەرزکەینەوە تااقەتی منافەسەکردنمان نییە کوردی خۆمان کە یەکێک دەرەکەوێت شتێکی باشی پێەیە هەر لە خۆی و نامرتاح بێ ئەڵێ گەنجێکە بە تەمەنی من دەرکەوتووە پارە پێیاکە خەڵک خۆشەوێ وەکەی خۆیان لەن کچومز دەوری دا هەر لە خۆی پێی ناخۆشە بۆیە بچکێنێتەوە ئیتر بە کۆمنتێ بێ بە جوێنێ بێ بە قسەی ناشرین بێ بە بوختانێ بێ بە ناردنی کەسێ بێ بۆ شکانەوەی تۆ هەموو شتێکەکەن و ئەم بابەتە لە ناو ئافرەتە زۆر بەربڵاوە بەڵام لە ناو پیاوانیشە هەیە حەلی چییە کەیکەکەم بینی هەستم کرد غیرەیەکم بەرامبەری هەیە با لێوەی فێرم کاکەوارە لەوانەیە من لە شتێکە زۆر زیرەک بم برادێکم لێمە فێر بێ و هەرە و برادرم من شتێکی تری لێ فێرم خۆی گەورە نێعمەتەکانی بەیەکسانی دابەش نەکردو دادپەروەرە بەم علمیدا بەم پارەیدا بەم زەرعاتیدا بەم عەرزیدا بەم نازانچیدا ئەبێمە یارمەتی یەکتری دەین تا یەکتری کامڵکەین خۆی گەورە بەم شێوازە شتەکانی دابەش کردووە من حەز بکەم هەموویم هەبێ ناکرێ و ناشکرێ ئەمان بڕوخێنم بووی دەست بگرم بەسەر شتەکانی من شتێکم پێ ئەویشی پێیەتی و تەنانەت لە هەموو شوێنەکە مدیر هەیە کارمەند هەیە بێک کارمەند بێ مدیر نابێ مدیرش بێ کارمەند نابێ هەردووکشیان ئیشەکەن ئەم شتێ زیاتر وەرگە لەوانێ زیاتر ماندوو بێ ڕاست بۆیە بێ بۆم چاوە سێری بکرێ من شتێکمێ و ئەو شتێکی تری هەیە ئێمە مەعلوماتەکانمانە گۆڕینەوە ئەو لە پارەیە زیرەکە من لە دەرونیا زیرەکەم دانێکی تر لە ئینگلیزیا زیرەکە یارمەتی یەکترێدن و حەسوودیەکەش نەما و هەمووشمان قازانجەکەن تەواو کارێکە دروستە بێت وەکو تیپێکی لە ساحەیە گەر هەمووی پاساتێکی جوانکە گۆڵەکەکەی توێ بێتەوە ئەنجامێکی هەبێ زۆر باشە دێنە سەر بابەتی کۆنتڕۆڵکردنی فشار و دڵڕاوکی و ئەم بابەتە لەگەڵ هەندێک ترس کە بەپێی تەمەنەکان دروستە بێ بەڵام بابەتێکمان هەیە با پێکەوە ببینین دوای دینەوە سەر ئەم بابەتە ئەگەر پێکەوە هاوکارانمان هاوکار بن ئەم بابەتەشمان پێکەوە بینەری بین فەرموو با پێکەوە بینەری بین و دوای دینەوە وڵات کێشە دەرونیەکان بە پێی تەمەن دەتوانێت جیاواز بن لێرەدا هەندێک لە کێشە دەرونیە باوەکان بە پێی تەمەن دەخەینە ڕوو منداڵ لە نێوان 0 بۆ 12 ساڵ ترس لە تاریکی و جیابوونەوە لە دایک و باوک کێشەکانی خەوتن و خواردن هەستکردن بە دڵڕاوکێ و ترس کێشەکانی پەیوەندی لەگەڵ هاوڕێکان هەرزەکار لە نێوان 13 بۆ 19 ساڵ پەیوەندی لەگەڵ هاوڕێکان و خێزان فشارەکانی قوتابخانە و تاقیکردنەوە کێشەکانی جەستەیی و هەستکردن بە ناشرینی هەستکردن بە دڵڕاوکێ و ترس لە داهاتوو گەنجی 20 بۆ 39 ساڵ کێشەکانی پەیوەندی لەگەڵ هاوبەش و خێزان فشارەکانی کار و گەشتن بە ئامانجەکان کێشەکانی دارایی و سربەخۆیی هەستکردن بە دڵڕاوکێ و ترس لە داهاتوو پێگەشتووی 40 بۆ 64 ساڵ کێشەکانی پەیوەندی لەگەڵ هاوسەر و منداڵ فشارەکانی کار و گەشتن بە ئامانجەکان کێشەکانی تەندروستی و پیربوون هەستکردن بە دڵڕاوکێ و ترس لە داهاتوو پیربوون 65 ساڵ و بەرەوسەر کێشەکانی تەندروستی و پیربوون هەستکردن بە تەنیایی و جیابوونەوە کێشەکانی پەیوەندی لەگەڵ خێزان و هاوڕێکانی هەستکردن بە دڵڕاوکێ و ترس لە مردن ئەمە تەنها هەندێک لە کێشە دەرونیە باوەکانن
بە پێی تەمەن هەر کەسێک دەتوانێت کێشە دەروونەکانی تایبەت بە خۆی هەبێت و چارەسەریان بۆ بدۆزێتەوە. زۆر باشە. جا ڕۆژانەیمە بەر زۆر ترسەکەوین، زۆر دڵەڕاوکێ و زۆر فشار. ڕۆژانە هەتا گەینە سەر کارەکە خوای ئەومان نەیاتەڕێ. هەتا کارێکی ترە دۆزینەوە ترسمان لەوە بێت چۆن بژێوی ژیان و کرێخانۆکە و زۆر بابەتی تر بدەین. ئایا ترسانە چۆن دروستە بێ و چۆن زاڵ بین بەسەری؟ ئایا هەردا بنیشین کوردەوارێڵی باوکەڕۆی بۆ بکەین؟ چی بکەین؟ ئاو باوکەڕۆ بۆ کێشانە بکەین؟ خۆی ئەتوانین بە دوو نەزڕە سەیری مشکلەکان و ترس بکەین. ئەفۆن ترس زیاتر. وتێکی زۆر جوانەیە لێ ترس دایکی ئەخلاقە. ئەگەر لە ڕوویەکی تر و ئێمە سەیری ترس بکەین، ئەگەر من ترسم نەبێ ڕوانێ زۆر شتی خراپ بکەم. خۆی ترس فکری ترس ئەگە حل لە دایکبوون و ئێمە سەیری بکەین، باسی ئەوە ئاکرێ کە ئێمە لەخوا بترسین. و ترسەکەمان لەخوا چییە؟ بووی هەندێک شت نەکەین کە دژی دین بێ، کە دژی مەبدەعەکەمان بێ، دژی ئەخلاقەکەمان بێ. و مرۆڤ کە لە تەمەنی 3 بۆ 4 ساڵ لە چەند شتێک پێک دێ لەلایەنی دەرونی کە فرۆید بە شێوازێ باسیەکە باسی ئدەکە کە لاوەعی وەکو نەفس، من وەکو نەفسەی بینم لەگەڵ ئیگۆ لەگەڵ سوپەر ئیگۆ. ئەم سوپەر ئیگۆیە چییە؟ قیەم و مەبدەعەکانمانە، ئەخلاقەکانمانە، دایک و باوکمانە و ئیمانمانە. باشە؟ ئەم ترسە لێرە دروستە بێ و ئەم ترسە بۆ لێرە دانرێ بۆ ئەگەر شتێک لە نەفسمانەوە لەو ئیدە دەرچووە دەرەوە کە حەزێکی خراپ بوو، نمونە پیاو کوشتنە، سێکسکردنە، دزینە، نازانم چیە، ئەم سوپەر ئیگۆی وەکو سزایەک بۆ تۆ وجدان یا ترس بەکاردێنە بووی تۆ ڕاگرێت. یعنی نمونە تۆ دەوێ لە کەسێک بدەی، یانە توێ بە سەریعی بڕۆی، یانە تەوێ کارێکی خراپکەی، ئەم سوپەر ئیگۆی ئاگادار دەکاتەوە کە ئەمە خراپە. ئەحساسێکی ناخۆشە، ئەدرینالینت بەرسەبێ، قەلەقەبی بووی بوەستی لەم شتە. بوو لە هەمان کاتە ئێمە کە ڕۆبەڕووی کێشەیەکە بینەوە، ڕۆبەڕووی شەڕێکە بینەوە، یا ڕۆبەڕووی ئەوە بینەوە کە ئاژەڵێک پەلەمارماندە، ئێمە ترسین. ئەم ترسە چیمان بۆ دروستەکە؟ ئەدرینالین لە لەشمانە بڵاوێتە بێتە هێزێک. کەواتە ترس ئەو شتە ترسناکە نییە. ئێمە باسێکین تەنها وەهمێکە لە مێشکی ئێمە دروست کراوە بۆ پاراستن، ئێمە پارێزە. بەڵام لادانە دەروونیەکە نمونە کابرا فۆبیا هەیە، ترسی بە تاریکی هەیە، نمونە ترسی لە پشیلە هەیە، ترسی لە ناو خەڵکەیە. ئەمە بەزدی لەو باوەڕێم لە 5-6 ساڵی تر لە 10 ساڵی داهاتوو ترس لە کۆمەڵگا کە بچیتە ناو خەڵک کە پەیوەندی دروستکە ئەمە زۆر زیادەکە. لەبەری چاوی کردەوە شەر تە ناو کۆمەڵگا شتی زۆر سەیری بینیوە. ئەم ژیانە پەمەیەنی کە پێشبینیە کرد بۆیە ئەمە هەستەکەم زیادەکە لە داهاتوو. باشە؟ و ئەو ترسانەی ترکە لە مناڵی کابراایەک زۆر لە باوکی ترساوە، نمونە باوکی لی داوە یا حاڵە بەسابێت کە گەورە بۆ ئێستا ترسی لە باوکی نەماوە، بەس ئەم ترسەی لە لاوەعی ماوەتەوە کە گەورا بێ بە شتێکی تر دەرەچێت. من لە تاریکی ترسێ، من لە ئەسپە ترسێ. تەنانەت چیرۆکێکی وا هەیە لەناو مۆزوعەکە کابراایەکی بەتەمەنە ئەسپە بینە لێ ترسێ، لە تا ئێستا ئەسپ شتێکی لێت کردووە لە نە، سواری ئێستا بوویتە نە، هیچ شتێکت بینیوە لە نە، نازانێ مۆزوعەکە چییە. بەس لە لاوەعی ئەم ترسەی باوکی خۆ ناڵێ من لەسەر لە باوکمە ترسم، ئەگۆڕدەی بۆ شێوەیەکی تر چییە؟ ئەبێتە ئەسپێ، ئەبێتە ئاژەڵێکی تر، ئەبێتە تاریکیەک، یا هەندێک فۆبیا هەیە زۆر سەیرە. مەگە وەرەقەیەک بینی کونکونی بکەی، خەتخەتی لێ بکەی، ئەها پیشانی کەسێکی بدەی لەوانەیە کەسەکە ڕێک عارەقاکە ئەترسێ، نازانێ بوو، هیچ هینێکی نییە. ئەمە شتێکی ترە بەم شێوازە، ئێتر ناوێکی لێنە ناوی فۆبیاوە. ئەوانی کە تووشی ئەم حاڵەتانە بوونە، حەلی چییە؟ حەلی بەس ڕۆبەڕووبوونەوەیە. من شخصی وە هەبوو تەمەنی 22-23 ساڵ بۆ ئەو کاتە لە چی ئەترسە؟ لەو قادڵمەکان هەیە کە سەرەکەون کارەبایەکان، ئەیوت من لەم دەرم سوارە منابم وت کاکە گیان خوشکی برە نێخوات فایدی نەبوو، بە کۆڵیش ناڕۆی هیچ بە هیچ شێوێ. وەڵایتر من قسەم لەگەڵی کرد، وتم تۆ لە من مردی قاچشکە هەرچی بوو کەکە لە من تۆ ناڵی شتێکم لێ دۆناڵام چی وەڵحاصل کەمێ قسەم بۆی کردو ئەم لە ئەولە هات سوار نینەکە بوو وتی وەڵا هیچ نییە، ترسەکەی شکا لە هەر مۆزوعێ، ئەگەر ئاوە، ئەگەر تاریکی، ئەگەر بەرزاییە، ئەگەر قاڵۆمەیە، ئەبێ ڕۆبەڕووی بیتەوە، ئەبێ ڕۆبەڕووی ئەو شتە بیتەوە، هیچ حەلێکی تر نییە. بۆ لەبەرەی کە چۆ ڕۆبەڕووی بوویتەوە ئەو وەهمەی کە لە مێشکی تۆیە هەیە تێکی فەیکە،
يعني تنا إحساسك هم جعلهم على مر بروبنا أو مشكلة كتولي ترسي يعني أو هنجاوي أو جابوني كتولي ترسي اللي من جاب مو أمرم يا ظلم راوسته ظل رانا وسته وسيركي زور أحسن تريشتي أبارة وقلوي كبير اللي كدوش كترز وكل ركلام كركلام واشتكى كري أو أنا بجوين بوكري بس كذا اشتكى كري أو هانية ترسي جواع فكري زور ترسناك وخراب تداتي بلا مو خرابش نية كاتشي تناوي زۆر باش جگەل لە ڕاوشکاری دەرونی و دکتۆری دەرونی و بابەتانەی کە هاوکارتە بێ پشت بەشێ بەستین لەم بابەتانێ لە دڵە ڕاوکێ لە کێشەکانمانە لە ئەم ترسانێ لە قادرمەکەیە لە سیارەکەیە لە هەموو شتەکانی ترە هەموو ئەمانە لە نەبوونی ئاسوودەی دروستە بێ کاکاوەرە ئەگەر مناڵێک دایکێک باوکێک بنا کوڕێک ئەگەر ئاسوودە بێ لە ژیانی خۆی قەتوشی ئەم شتانە نابێ کە ئاسوودەش نابێ بۆ عایلێکی باشی نییە برادێکی باشی نییە باش هاوڕێیەکی باشی نییە خۆشەویستێکی باشی نییە دڵسۆزێکی نییە ئینسان لە شو ئاسوودەیە من لەگەڵ کاگاوارە دانیشتوم هیچ مەسلحەتێکمان لە نێوان نییە و دڵسۆزی یەکتری من ئاسوودەم کاتێک کە پەیوەندیەکی بێ مەسلحەتت نەبوو تۆ نەئاسوودەی بۆیە لێم عایلە بۆیە لێم هاوڕێیەکی باش برادێکی باش خزمێ خۆشەویستێ کەسێک ئەمانە ئاسوودە دەکەن لە هەمووی گرنگتر گریمان هیچی لەمانە نەبوو خی گەورە پەیوەندیەکی زۆر جوانە زۆر بێ مەسلحەتە بۆیە ئەگەر تۆ پەیوەندیەکەت لەگەڵ خی گەورە بەقوت کرد ئەگەر لەگەڵ دایک و باوکشتا کێشت هەبوو لەگەڵ برادێکی باشت کێشت هەبوو یان برادێکی باشت نەبوو یان لەگەڵ خۆشەویستەکەت تو خی گەورە مسۆگەر کردووە بۆی ئەوانەی کە پەیوەندێکی باش و ئیمانێکی باشیانی ئەم شتانەیە زۆر تووشە بێتەوە و ڕاوێژکار هەر کەسێکە ڕاوێژکار بێ هەموو کەسانی کاسم بۆ لای ڕاوێژکار ئەگەر مرتاح نەبێ لەو ژوورە مرتاح نەبێ بۆ قسەکردنە قسەی بۆ ناکە ئێمە قسە بۆ چیەکەین وەیەکە کە مرتاحین لەگەڵی و زۆرزانی ڕاوێژکار چییە کە مرتاح دەکات یعنی ئەحساسێکی وات بۆ دروستەکە کە بەشێکە لە تۆ یعنی هەستێکی لێت تێئەگا ئەم تێگەیشتنەیە کەواکە بێ قسە بۆ ڕاوێژکار بکە ئەگەر دایکێکە کە برای ئەگەر کەسێکی هەبووە بۆ شێوازە بیتوانیا قسەی لەگەڵکە پێویستی بە ڕاوێژکار نابوو وابێت هەموو ئەو کێشانەی دروستە بێت تێنەگەشتنە هەموو مشکلی دنیا تێنەگەیشتنە لە بینی هاوڕێ بێ لە بینی ژن و مێر بێ لە بین باشە ئەم تێنەگەشتنە چۆن تێبگەینی تەناوەیەک گوێی بۆ بگرین یان تەناوەیە کێشەکی بۆ باسکەین یان زۆر کاتێمە شتەکە شارینەوە ڕقم لێتە بەسەی شارمەوە ئەسێ مۆزۆی شاردنەوەکە بەس بەرامبەر ڕقەکە نیە بەرامبەر خۆشەویستەکانیشە لەبەرەوەی ئەزانێ ئەگەر ئەم شتە باس بکە لەوانەیە خۆشەویستەکەی لێ عاجز بێ ئەترسی ئەگەر بۆ دایک و باوکی باسکە نەزڕەی دایک و باوکی بگەورە لەگەڵی یعنی زۆر گرینگە هەموو پەیوەندیەک ئەگەر لە نێوانی دایک و کچ و دایک و کوڕ و ژن و مێردوو هەموو بوو بووکو ڕەفیقێک بن لەبەرەوەی من دڵی خۆم بە ڕەفیقەکە مەکەمەوە جۆم لێ نییە تۆ ڕابێت تۆ ڕابێت بەزانم ئاش دەبێتەوە دوایەوە بەس من لە دڵی دایک مەترسم لە دڵی خۆشەویستەکە مەترسم بڕۆم بۆی باسکەم بڵێم ئەمڕۆ قسەم لەگەڵ کچێک کردووە ئەزانمە و مەشی وەری ناگرێت ڕێگێکا بە فەرتەرە مەجبورم قسە ناکەم ئەگەر ئێمە ڕەفیقێ بدۆزینەوە لە ژیانی خۆمان ئەگە هەر کەسێک بێ قسەی بۆ بکەین تێبگا لێمان ناخمان بەتاڵە بێتەوە ئەگەر من شتێک لە ناخی منە هەبوو ئەو ئەدەی باسم کرد ئەگەر لە نەفسی خۆمان دەری نەکەمە دەرەوە بە ترس بە قەلەقی بە ئازارێکی جەستم یان بە موشکیلەیەک یان بە سەرئێشەیەک یان بە زۆربیکردنەوە دەرەچێت دەرەوە هەر حەزێک لە دڵی تۆیە هەبوو هەر موشکلێک هەر شتێک لە دڵی تۆیە هەبوو یاوەتا ئەیکەیتە وشە یعنی ئێمە شتەکەی دەرەکەم دەرەوە ئەیکەمە وشە و بە تۆی ئەڵم یانەوەتا بە نەخۆشی بە قەلەقی بە سترێس بە نازانچی دەرەچێتە دەرەوە هیچ شتێ لە ناخی مرۆڤ نامێنێتەوە ئەگەر تۆ بیرکەیتەوە کەسانی کە قسە ناکەن لە دڵیانە ئەمێنێتەوە نامێنێتەوە بڕۆ سەیریکە کە ئابن جەویان نییە عەسەبین هەستەکەی ناتەبیعین بۆ لەبەرەوەی قسە ناکە بۆ ئەو کەسانی کە کەم قساکەن دائما خمولن تاقەتیان نییە قەلەقن موشکیلە ئەوەشی کە زۆر قساکە ئۆکەی حای خۆی بردو لای خەڵک بە هەموو کەسی وتووە بەڵام جەوی زۆر خۆشترە ئەگەر دیقەت دەوژنانی زۆر گلەیەکەن سەرەکاتە سەر سەنەکە خەوی لێکەوە بەس پیاو بۆ زۆر بیرەکاتەوە لەبەر پیاو قسە ناکە بۆ زۆر گرنگە پیاو ڕەفیقێکی هەبێت قسەی بۆ بکە چۆن ترسمان نەبێت لەم قسانەوە دەرەکەوێت هەندێک کەس ترسی لە ڕاستگۆیی هەیە و هەندێک کەسیش ترسی لە درۆ هەیە یعنی سا من بە برادەکەم بڵێم بەڕاستی پێ بڵێم ترسم لەوە هەیە کە لێم عاجز بێ وڵات تۆ هەم بۆ نمونە جلوبەرگەکە دوایە تەسەڕوف دوایە نابوایە ئەمەت بکردایە کۆکەی سایقیایکە هەم بابەتانە هەمووی هەیە لە لێوانە برادرانە بەڵام جاری شوایە ئەترسی لەوەی کە
ئەمەی بە درۆ پێ بەڵێ کێشت بۆ دروست بێت لە بینی ڕاستی و درۆیە کامیان هەڵبژێرین هەری بە ڕاستێکە هەڵبژێرین ڕاستیەک بەس بە ئوسلوبێکی جوان سێکە من لەگەڵەوەنی مەڵێ من ڕازگۆم بۆیە بەڕقی پێتڵم نا جاروهەیە ڕاستیەکە کە بەڕقی پێتەڵێ درۆکەی بکە زۆ خۆشترە سێکە با خۆمان هەڵ لە خەڵەتێنین ئوسلوبێکی جوان ئەگە درۆشت کردبێ ئەتوانی قەناعەت بە بەرامبەرەکەت بێنی کە حەقی خۆم بە درۆکە من قەت لەگەڵ درۆکردنانی ئەزای مشکلەکە چیە من لەوانەیە بە ئوسلوبێت تێ بگەم کەسێکی تر بە ئوسلوبێکی تر تێ بگە تۆ بە ئوسلوبێکی تر تێ بگەی هەندێک کەسێ لێ ڕێک پێم بڵێ هیچ نێمەشان ڕێک ڕاستەکەم پێ بڵێ کێشەی نییە هەندێک کەسێ بێت لە فەودەوەرانی بۆ بکەین بۆیە زۆر گرنگە ئێمە لە یەکتری تێبگەین هاو تێگەیشتنە و ئێمە جێ ئەکرێنەوە تەبیعەتی من وەکو تەبیعەتی برادەرەکەم نیە وەکو تەبیعەتی تۆ نیە وەکو تەبیعەتی ئەو کچ و نازام چی نییە 16 جۆری مرۆڤایەتی 16 کەسایەتی هەیە کە من هەم لە کۆرسەکانم هەم لە ڤیدیۆکانە دایان باسیەکەم ئەگۆڕێن تەبیعەتەکان و هەیە حەزی بەوەیە کە بەڕاشتکاوی هەموو شتێکی پێ بڵێ هەیە حەزی بەوەی غێر مباشر پێی بڵێ یعنی باسی کەسێکی ترکەم بڵێ بەڵاوی کەسی تر زۆر کەسێکی بە زۆر سەریع لە سایقی ئەگە ئەوی نەمێنێ زۆر باشە بێ ئەو کەسە لە بۆ شێوازە تێکە من خۆم وەکو خۆم حەزم بە غێر مباشرە ئەم لە فەودەوەران و غێر مباشرە زۆر خۆشە پەیامە کەس مەگەێنم جاگە برادرێکم خەجاڵەتی شتەکە جۆرێ جا برادرێکمێ زۆر زیرەکە ڕێکەڵێ وەبەست لە پێویستەکە شتی ترکەی بۆیە تۆ چۆن مرتاحی ئەوها ینی غێر مباشر حەز لێ پێی بڵێ بە ڕاشکایی پێی بڵێ بەڵام بە ئوسلوبێکی جوان ینی ئاەتێکی خی گەورەشێکە بە موسالێ لێ بڕۆن لای فرعون پێ قەولن لی مەشتێکی واڵن ینی کەلیمێکی نەرم بەکاربێنن بۆی ئەم نەرمیە لە دەربڕینی ڕاستەکان زۆر گرینگە و هەندێک کەسەی خەتای خۆیەتی واد لێکە درۆکەی هەندێک کەسەیە ئەوە لەسەر پێویستەکە دروی لەگەڵ حەزەکە دروی لەگەڵکی قەناعەتکە ڕاستی پێ بڵی مشکلت بۆ خۆی حەزەکە دروی لەگەڵکی بۆی دوایی کە دێتە لای ئەمەزیی خەڵک نازان بۆ درۆم لەگەڵەکە تۆ واد لێ کردو درۆ بکە من لە ماوەی لە مشکلەیەکا بووم کچێک دروی لەگەڵ کوڕاکە کردو ئەوتم خەتای خۆیەتی لەبەری ئەوەنە لێ پێچیتەوە ئەوە ناڵێ نمونە کابرای مەسجی بۆ ناردووە لە ڕکوێست پرسیارێکی کردووە ئەمەش بینی وێتی ئەمە بۆ نام بۆ تۆنێری ئێمە نازان بۆ نامانێری تۆ پێویستە ئەم نەرمیە بنوێنی بەرامبەر خێزانت بەرامبەر خۆشەویستەکەت بۆ شتر لێ نەشارێتەوە پیاو کە زۆر تون بوو لە هەندێک حاڵەت ژندرۆکە لەبەری حەسڕە بێ پشیلەیە لە شوێنە حەزێکە پەلەمارتەدا بۆیە هەندێک نەرمی بنوێنە بۆی کە تووشی کێشەیەک بوو یا چەندجا بژنمان بینۆ لە ناو بازار یا لەگەڵ مێردەکەی لە دوکانی بووە کابرای قسەی کردو ڕقەمێکی دە نایرە بە مێردەکەی بڵێ فەرتە نانێتەوە ئەلە نا با من بیشارمەوە و ئەمە لەگەڵ ئەمە نیم نا بە مێردەکەی بڵێ و مێردەکەی چینێکی لێبدا بۆ جا دیکە جورئەتی ئەوەی نەبێت دووبارەی کاتەوە بە چکە فەرتەنەی زۆر لە مێردەکەی بینۆ لەسەر شتی بەسیت شتی گەورە کردوتەوە وای لێدێ شتە گەورەکانی ژناڵێ بۆیە ئەگەر دڵی خۆی بۆ ژنومێر دڵی خۆیان بۆ یەکتری بکەنەوە و ڕاستیەکان بە یەکتری بنەوە وەڵە دڵی نەگرن پێویست ناکە و کاتە خۆت حەز ناکەی درۆ بکەیت جوانە بابیکەمە کۆتا پرسیارم چەندێک گرینگە فۆنەتیکمان ئاوازی قسەکردنمان بۆ بەرامبەر باش بێ جوان بێ هاینسا من بە تۆ بڵێم چۆنی ئەگە بڵێم کاک میران چۆنی ترەها بەو ئاواز ئەمە چەندێک گرینگە بۆ دەرونی بەرامبەرەکە بە تایبەتی لە ئیشکارەکەی ئێوەشە بە کەس کەوتەوە یعنی سێکە هەندێک کەس حەز زۆر حەزی وە مجاملانەیە زۆر حەزەکەها بە جۆش و خڕۆش و قسەی لەگەڵکی هەندێک کەس شەی حەزی پێی نییە بۆیە وتم چی ئەبێ شارەزای کەسەکە بی بەڵام وەکو سەرەتاکە کەسێکە ناسی من وان پێم باشە زۆر بە ڕسمی و زۆر بە فرێندلی وەکو کەسێکی ناسیاوی خۆت ڕێزی لێ لەبەری جارێ تەبیعەتی نازانی کە هەرەوەنە قسەی کردی ترەزانین تۆمە لە چ تۆنێکە خوێنێ حەزی بە چ نوعەکە بەڵام لە کۆتاییە من قەت لەگەڵ توندوتیژیانیم قەت لەگەڵ عەسەبیەتیانیم بەڵام ئەگەر پێویستی کرد لە کاتێکە عەسەبی بێ عەسەبی بە مادام عەسەبیەتی لە ئێمە هەیە مادام تووڕەیی لە پیاوە هەیە لە ژنیشە هەیە لە کاتی خۆی پێویستە تووڕەبی بۆ دیقەت ئەگەر مناڵێک غەڵەتێ بکە ئەگەر سزای نەدرێت لەسەر ئەو غەڵەتە نازانێ غەڵەتە و ژن و پیاویش ئەگە غەڵەتێ بکەن بەرامبەرەکەی تووڕەیەکی نیشان نەدا ئەمیسانە هەز بە غەڵەتی خۆی ناکە هەموو کەس عاقڵ نیە مەڵێ گەورەیە مەڵێک تەمەنێکی هەیە و پیاوێکی هەر شتێک کە کرا لە جێ خۆی پێویستە ڕەتفعلێکی هەبێ و ڕەتفعلەکە من ئاگادارەکاتەوە کە من غەڵەتم بۆیە لەگەڵ ئوسلوبێکی جوانم لەگەڵ قسەی خۆشم لەگەڵ ڕێزگرتنم بەڵام لە هەندێک کاتیشا پێویستە ئینسان
تووڕەی خۆی نیشانی بەرامبەرەکەی بدە هەر نەرمونیان نەبێ پێویستەکە دیقەت دەی پێغەمبەری خوا زۆر کابراایکی نەرمونیان بوو بەڵام زار حربێکی دروستەکرد لەگەڵ کافرەکان تا لەسەر و بابەتەش کە هەنێ ئەڵێن لە قورآانە ئەوە زیاتر مەلاکان شارەزان کەسە ئاینەکان هەموو ئەو ئاەتانەی کە لە مەکە هاتۆتە خوارەوە نەرمونیانە و هەموو ئاەتانی کە لە مەدینە هاتۆتە خوارەوە تۆزێ حماسەتێکی تێدایە زۆر سپاس بەڕێز میرە زۆر خۆش مادومان کردی لەشە ساغ بێ.